ئەگەر عەدالەت و دادگەری لە هەر وڵاتێکە نەما ئەو وڵاتە بەرەو تیاچوون ئەچێ، بەرەو زەوال ئەچێ. ئەگەر عەدالەت لە هەر شوێنێکە هەبێ، ئەگەر وڵاتەکە کافریش بێ، مولکەکەیان دائیم ئەبێ. لەوانەیە زۆر کەس ئەو هینە بێتە مێشکە بۆ وڵاتانی ئەوروپا یان هەندێک وڵاتانی تر سەیرەکەی بارانیان بۆ ئەبارێ، سەیرەکەی لە ئەمن و ڕەخاء ئەژێن. یەکێک لە سەبەبە هۆکارە گەورەکان ئەوەی ئەوان عەدالەتیان بەرپا کردووە. ئەوان بە بەزەین بەرامبەر بە فەقیر و هەژاران، بە بەزەین بەرامبەر بە یەتیم و بێباوکان. جا عەدالەت لە هەر شوێنەکە هەبێ، خوای تەعالا بەرەکەتی خۆی بەسەرە ئەڕێژێ، وەکو زانایانمان فەرموویانە حتا ئەگەر ئەو شوێنە وڵاتەکە کافریش بێ. بەڵام ئەگەر عەدالەت لە هەر شوێنێکە نەما، خوای تەعالا ڕەحمەتی خۆی لەسەریان لا ئەبا، با ئەگەر خەڵکەکەشی موسڵمان بن. ئەمە مەسئلەیەکی زۆر زۆر گرنگە و ئەبێ ئێمە بیزانین. معنای ئەوە نییە تۆ هەر بووی بە موسڵمان ئیتر بە کەیفی خۆت زوڵم بکە، تەعدا بکە، مافی خەڵک بخۆ، پارەی خەڵک بخۆ، واریداتی خەڵک بخۆ، هەموو شتێک بکە، ئیتر بۆت ئەڕاتە سەر و خوش بارانت بۆ ئەبارێنێ و ئەرز و ئاسمان بۆ تۆ فراهەم کراوە. ئەمە شتە مخالفی سونەنی ئیلاهیە.